ڕێککەوتنەکەی هەولێر و بەغداد بووە مایەی خۆشحاڵی پێکاتەکانی عێراق و لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش باگرنگ وەسف کرا. دانیشتوانی بەغدای پایتەختیش پێشوازی لە ئاسایی بوونەوەی پەیوەندیە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغدا و چارەسەرکردنی کێشەکان دەکەن و خوازیارن ئەو ڕێککەوتنە ئاسۆیەکی نوێ لا وڵات بێنێتە کایەوە و چیتر هیچ کەس و لایەنێکی سیاسی نەبێتە هۆی زیانبەخش با پرۆسەی سیاسی وڵات. احنا نرحب بهذه الاتفاقية اللي بين اقليم كردستان وبغداد. ئێمە پیرۆزبایی لە ڕێککەوتنەکەی هەولێر و بەغداد دەکەین. خۆشحاڵین بە ئاسایی بوونەوەی و پەیوەندە سیاسەکانی نێوان حکوومەتی هەرێم و ئیتیحادی. ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان دەبێتە هۆی چارەسەرکردنی ئەو قەیرانە سیاسیە دارایە لە وڵات. مێدێکی زۆرمان هەیە بە کابینەکە عەبادی کەوا وەکو یەکەم هەنگاو لەگەڵ هەرێمی کوردستان دەستی بە دانوستان کرد و ڕێککەوتن. هیوادارم کۆتایی بە ناکۆکیەکان بێت. حکوومەتی نوێ عێراق بە سەرۆکایەتی عەبادی بەنیازە گۆڕانکاریەکی جددی لە پرۆسەی سیاسی وڵات بێنێتە کایەوە یەکەم هەنگاوی کابینەکەی عەبادی ڕێککەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا بوو. شەقامی عێراقیش پێیان وایە عەبادی ئاسۆیەکی نوێیە بۆ دەرباسکردنی وڵات لەو قەیرانە سیاسیە ئەگەر سیاسەتە هەڵەکانی خولەکانی پێشووی حکوومەت دووبارە نەکاتەوە. نحن نطمح وكل عراقي. ئێمە وەکو هەموو عێراقیەکان هیوادارین ڕابردوو لەبیر بکەین و لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە و بە چاوی ئومێدەوە سەیری ڕێککەوتنەکەی هەولێر و بەغدا بکەین. نحن كمواطنين عراقيين نرحب بهذه المبادرة طيبة. ئێمە وەکو هاوڵاتیانی عراقی پێشوازی لە دانوستانەکانی نێوان هەولێر و بەغداد دەکەین و هیواخوازین لە هەنگاوی کردداریدا کۆتایی بەسەر جەم کێشەکان بێنن و ڕێککەوتنەکە کاتی نەبێت. بەهمەن حەسەن، کورسات نیوز، بەغداد.